چۆن لەگەڵ قۆناغی ڕاگوزەرە مامەڵاکن کە تۆ ناود نا قۆناغی ڕاگوزەر ئیتر ناتوانانی بڵێ دموکراسی پەرلەمان حکوومەت ئەمانە هەمووی ئەمە یەکەم لە قۆناغی ڕاگوزەرە ئەوەی کە ڕۆڵی هێزە ئەو هێزانە هێزی حزبین و ئەم هێزانە هێزی تاکە کەسین و هەندێک کات بنەماڵەیین یان زۆر کات بنەماڵەیین ئەمانە پارێزەری ئەم دیفاکتۆن ڕاگری ئەم دیفاکتۆین کە بەم دۆخی کە ئێستا ئێمە هەمانە بە هەموو باشی و خراپەکان وازە دیوە هەڵسەنگاندنەکەی بێنین کەوایە کاتێک هێز ڕۆڵی هەیە لەم قۆناغی ڕاگوزەرەدا لە قۆناغی قسەکردن لەسەر هێزە دەسەڵاتی ڕسمیان پاوەری ڕسمی کە خۆی لە ئینستیتوشن و دامەزراوەکانی وەکو حکوومەت و پەرلەمانە قسەیەکی زۆر تیۆریە زۆر قیمەتی نییە لەبەرەوەی ئەوەنی ئێستا یەکێتی ئەڵێ هەر کاتێک من نەمەوێ نایەڵم نە پەرلەمان دروست بێ نە حکوومەت ئەو قسەیە ڕاستە پارتیش بە هەمان شەوە ئەتوانێت ئەمە بکە ئەتوانێت پارتیش بڵێ منیش نەبم نابێت.